پرۆسەی دادگاییکردنی پێنج ساڵەکوانی دیکەی بادینان بەڕێوەچوو. تیایدا دادگا بڕیاری 2 ساڵ زیندانیکردنی بۆ هەر یەکێکیان دەرکرد. سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە دادگایی 5 ساڵەکوانی شیلاتزێ بە ناوەکانی مححمود ناجی، نێچیروان بەدیع، کۆڤان تاریق، یوسف شەریف و ئەمجەد یوسف بەڕێوەچوو. دادگا بڕیاری 2 ساڵ زیندانیکردنی بۆ هەر یەکێک لەو چاڵەکوانانە دەرکرد. هەروەها بەپێی مادەی 331 و 332 ئازادبوونی بەمەرج دەیانگرێتەوە. بەو پێش بە جێبەجێکردنی چەند ڕێکارێک مانگێک و 10 ڕۆژی تر ئازاد دەکرێن. 2 ساڵە بۆڤان گرتیا هەمیا هەر 5 دەرچوو دگەل وێ چەندێدا یا باش ئەڤەیە و ئەڤ گرتیە دێ مەشمول بنب مادێ 331 و 332 دال برگا دوێ کو ئاماژە بوێ چەندێ دتن کو ئەف کەسە دێ مەشمول بنب مادەی ئیفرا شەرتی 6 هەیڤا دێژوا کەسا گرتن. ئەڤە بووماوێ هەیڤەکا دیتر زێدەتر نامینن و ئەف کەسە هەمی دێ ئازاد بن ئەف هەر 5 کەسە. سوێند بەخوای گەورە، جارێکی تر سوێند بەخوای گەورە ئەم 5 گەنجە کە 2 ساڵ سزا دران هیچ تاوانێکیان نەکردووە. پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵ کە لە سەرەتای بەڕێوەچوونی پرۆسەی دادگاییکردنی زیندانیان و چاڵاکوانانی بادینان ئامادە بوون. ڕای دەگەیەنن چاڵاگوانان و زیندانی کراوانی بادینان بێتاوان و ئاماژە بۆ ئەشکەنجەدانی زیندانی کراوان دەکەن. سوێند بەخوای گەورە ئەم 5 گەنجە کە 2 ساڵ سزا دران هیچ تاوانێکیان نەکردووە، هیچ خراپەیەکیان نەکردووە و ئینسانی پاک و گەنجی بێلایەن تەنانەت سەر بە هیچ حیزبێکی سیاسیش نین و بچووکترین بەڵگەنیە بچووکترین تۆمەتیان لەسەر ساق بکاتەوە. بۆیە ئەمە زوڵمی سیستەمی دادوەری بوو لێیان بە تایبەت هێشتنەوەیان ساڵێک و 6 مانگ باسییان لەوە کرد ساڵێک و 8 مانگ بۆ 9 مانگ زیاترە تەوقیفن بێ ئەوەی بانک بکرێن بێ ئەوەی ئیفادەیان لێوەربژیرێ و باسی سزادانی زۆریان کرد کە تەعزیبێکی یەکجار زۆریان لەسەر بووە بە کێبل بە بۆڕی لێیان دراوە ئاوی ساردیان پێداکراوە لە کارەبا دراون یعنی تەعزیبێکی زۆر لە مەرحەلەی تەوقیف لەسەریان بووە. کە سوکاری دەستگیرکراوانی بادینان سوپاسی هەموو ئەو پەرلەمانتار و پارێزەرانە دەکەن کە داکۆکیان لە کەیسی ڕۆڵەکانیان کردووە. وەکو دیارە ئەڤر و دادگاها داتیا تاوانین دو یا هەولێرێ بریار بوو زیندانیان شێلازێ بێنە ئازادکردن یانشی ڕۆژێک بوو دادگاهکردنەوەم پێدا ئازاد لێبەلێ ئەلحەمدولیلا ئەرێنی پرێڤەچوو کەس کارێت مەهەنە ئازادکردن ئەم گەڵای دڵخۆشین. سپاس بۆ هەر کەسێکت گەلمەدە بەژەر کاناڵێت گەلمەدە بەشدا سپاس بۆ هەموو ڕێکخراوە سپاس بۆ لایەنین پەیوەندیتر جێت بڵن ڕێکخراوی نێودەوڵەتی گەڵای سپاس بنگو دڵخۆش بوون کەیفەما گەڵای کات ئەم سوپاسی ڤڵ ڕێکخراوە منەظمە و ئەوێ هۆی کۆیۆمەتکەرە ئەم سوپاسیە خەڕۆتکەن چۆوێ خڕۆمۆچی دکەم ژداڤە و دۆخلی چۆوێ خڕۆمۆچی دکەم سپاسی هەمیۆتکەم سپاسی هەمیۆتکەن هەر کەسێکی هۆی کۆیۆمەکری دەستخۆشی هەمی لایەنەکەن پەرلەمانتۆرۆتکەن مۆفێ مرۆڤۆتکەن ڕێکخراوێت هەموو جیهانێتکەن هۆی کۆیۆمەکی ئەم سپاسی هەمیۆتکەن هەرچی بێ ئۆمۆدە بووی هۆی کۆیۆمەکی ئەلحەمدولیلا چ تەوانین ڕاستە نەکەفتنە ئینشەڵا دێ ئازاد بن. دەستگیرکردنی سەدان چاڵاگوان و ڕۆژنامەنووسی سنووری بادینان و هەولێر لەلایەن دەستگا ئەمنیەکانی هەولێرەوە کاردانەوەی قونسوڵخانە و ڕێکخراوە نێوخۆیی و نێودەوڵەتیەکانی بەدوای خۆی داهێناوە و هەروەها چەندین ڕاپۆرتیش لەلایەن ڕێکخراوی مافی مرۆڤی نێودەوڵەتیەوە لەسەر پێشێلکاری و بەرتەسکردنەوەی ئازادیەکان و ئەشکەتزەدانی زیندانیان لە هەرێمی کوردستان بڵاو کراونەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.